پلەی گەرمی لەشی مرۆڤ پلەیەکی نەگۆڕە بە پلەی 37 بۆ 37.2.3 بەڵام بەڵێ لە هەنێک لە کاتەکانە لەوانەیە کاریگەریکی زۆر هەبێت لەسەر جەستەی مرۆڤ ئەوەی بە پێ و داتانەی کە لە وڵاتانی ڕۆژئاواوە بڵاو کراوەوە بە تازەترینیان لە پلەی ناقص دەکەمتر یاخود لە پلەی 35 بەرەو سەروتر بەڵام بیرمان نەچێت پلەی گەرمی 35 لە وڵاتانی ڕۆژئاوا دەتوانم بڵێم ئەگاتە ڕێژەی 45 و زیاتریش وەک لای خۆمان بەهۆی بوونی ڕێژەیەکی زۆر لە شێر لە ئاو هەواکەیانە ئەو پلەی گەرمی کە ئێستا ئێمە توانیمانە تەحمولی بکەین بەتایبەت لەم هاوینەی ئەم ساڵە کە هاوینێکی گەرم بووە لەوانەیە هەنێک کەس لە وڵاتە فێنکەکان تەحمولی نەکەن بۆیە ئەمە ژوای کردووە کە گۆڕانکاری لە جەستەمانە ڕووبا بە پێی کات بەڵام لە پلەی گەرمای سەر و پەنجاو بەتایبەت لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری مردن زۆرە بێت و بیرمان نەچێت ئەم پلەی گەرمیە لەوانەیە کاریگەری ڕاستەوخۆ بێت لەوانەیە کاریگەری ناڕاستەوخۆی هەبێت لەسەر لەشی مرۆڤ بەس بۆ وڵاتی ئێمە کە لە شاری سلێمانین لەوانەیە تەحمولی ئەو پلەی گەرمانەکەین کە لە شارێکی وەکو شاری بەسڕە هەیە بۆیە بە پێی کات گۆڕانکاری لە لەشی مرۆڤەکانە ڕووی داوە ئەو ئەمە ژوای کردو کە هەنێک کەس یاخود هەنێک ناوچەت بتوانێت بەرگی پلەی گەرمی بەرز بگرێت و هەنێک ناوچەش ناتوانێت پلەی گەرمەکانی بەو شێوەیە بەرز بێت لە ڕاستیە گەرما کاریگەریە لەسەر هەموو ئەندامەکانی جەستە هەر لە پێستەوە بیگرا لە قژ لە نینۆک لە ئەندامەکانی ناوەوە بەتایبەت کۆندامی هەرس بەڵام ئێمە وەکو پزیشکان زۆر سوورین لەسەر کاریگەری گەرما لەسەر گورچیلەکان چکە بیرمان نەچێت گورچیلەکان ئەندامی سەرەکی مانەوەی مرۆڤن لە ژیانە ئەو گورچیلەکان زۆر کاریگەریان ئەچێتە سەر ئەگەر کەسەکە ڕێژێکی کەم ئاو بخواتەوە تووشی وشک بوونەوە بێت بەهۆی ئەو پلە گەرمیە بەرزەوە کۆمەڵێک گۆڕانکاری فیسیۆلۆژی ڕوئەیە لە کاتێکا کە ئەو کەسە لە کەش و هەوایەکی زۆر گەرما بمێنێتەوە بۆ ماوەیەک یەکێک لەو کاریگەریانە بەرزبوونەوەی لێدانی دڵە یەکێک لە کاریگەریەکانی تر عارەقکردنەوەیکی زۆرە بیرمان نەچێت عارەق کۆمەڵێکی زۆر لە خوێیەکان لە لەشی ئەو کەسە ئەچێتە دەرەوە ئەمەژە بێت هۆی دابەزینی پستانی خوێن و لە هەمان کاتا بەرزبوونەوەی لێدانی دڵ لەگەڵ کۆمەڵێک کاری فیسیۆلۆژی تر کە ئەکرێ گۆڕانکاریان بەسەرا بێت کەمە ئەتوانین لە بەرنامێکی زۆر دوور درێژە ئاماژەی پێبین کە زۆر بە وردی ئەچێتە سەر ئەو کاریگەریانی کە پلەی گەرما کارەکاتە سەر لەشی مرۆڤ خۆی کاریگەری پلەی گەرمی ئەکرێ کاریگەری ڕاستەوخۆ بێت ڕاستەوخۆ کە گەرمیەکە کاریگەریە کاتە سەر لەشی مرۆڤ ئەمیش بەبێتە هۆی سووتانی پێست دروستبوونی پەڵا دروستبوونی بڵق لەسەر پێست لە هەمان کاتە وشکبوونەوەیکی زۆر و عارەکردنەوەیکی زۆر کە لە پاشانەوە عارەکردنەوە زۆرە نامێنێت بەرزبوونی پلەی گەرمی لەشی کەسەکە کەمبوونەوەی حەز و ئارەزوو بۆ خواردن بەڵام لە هەمان کاتە کاریگەری ناڕاستەوخۆ هەیە ئەو کەشە گەرمەکە دروستیەکە ئەوش بڵاوبوونەوەی کۆمەڵێک لە نەخۆشیە درمەکان و نەخۆشی بەکتریا و ڤایرۆسیە یەکێک لەوانی کە زۆر باو ئێمە هەموو ساڵێک ڕوبەڕوویە بینەوە پەتایسک چوون ڕشانەوەیە ئیتر لە مناڵەوە بیگرە هەتا بە تەمەنەکان ئەگەر هەیە توش ببن کۆمەڵێک نەخۆشی ڤایرۆسی تر یەکێک لەوانە کۆمەڵێک لە ڤایرۆسەکانی ئەنفلۆنزا و هەڵامەتە بیرمان نەچێ ڤایرۆسی کۆرۆناش یەکێک بلۆ ڤایرۆسانەی کە بۆ ڕێژێکی زۆر بڵاو بۆ لە کاتی هاوینە و لە هەمان کاتە کۆمەڵێک لە نەخۆشیەکانی تر وەکو نەخۆشی سوورێژە و دڕکەومێکوتە و تەنانەت نەخۆشیەکەی کە پێوترێت لایم دزیز هەرچەند نەخۆشبەختانە لێرە و نەخۆشیەکەمە هەوکردنی چاو سووربوونەوەی چاو و لە هەمووشیان سەرەکی تر وشکبوونەوەی کۆمەڵێک هەیە کە پلەی گەرمی زۆر کاریگەریان لەسەر دروست دەکات و لەوانێت بێتە هۆی مەترسی بۆ سەر ژیانیان ئەویش منداڵ ئافرەتی دووگیان کەسە بە تەمەنەکان و ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە بە تایبەت نەخۆشی شەکرە و نەخۆشی بەرزەبەستانی خوێن لەبەرەوەی بەکارهێنانی دەرمانی درێژخایانی ئەم دوو نەخۆشیە کاریگەری لەسەر گورچیلە هەیە و ئەمانە زیاتر ئەگەری وشکبوونەوەیان زۆرترە و کاریگەریەکانی گەرما لەسەریان زیاتر دەرەکەوێت کاریگەریەکان لە مناڵەوە بۆ بە تەمەن ئەگۆڕێت بەڵام ئەوەی کە ئێمە زۆر لێ ئەترسین وشکبوونەوەیە ئەگەر کەسەکە بڕێکی باش شلەمەنی و ئاو نەخواتەوە ئەگەر کەسەکە بۆ ماوەیەکی زۆر ڕاستەوخۆ لەبەر خۆرا کار بکات یاخود بەرکەوتەی هەبێ لەگەڵ پلەیەکی گەرمی بەرزە ئەگەری وشکبوونەوەی گورچیلەکان هەیە ئەمە ژوای لێکا کە گورچیلەکان عزیێتیان بگات و تەنان ببێت هەنێ جار لەوانێ بێتە هۆی وەستانی کاری گورچیلەکە و کەمبوونەوەی کارەکەی کە ئەمە خۆی بۆ خۆی مەترسێکی زۆرە لەسەر ژیانی کەسەکە تەمان بە دڵنیاییەوە هەر پلەی گەرمی بەرز کەسەکە حەز بە هەناسە تۆنگیە کات حەز بەوەکە کە لێدانی دڵی وردە وردە خێرا بێت هەستەکە کە دەمی وشکە و لەوانەیە تەنانەت هەنێ جار قسەشی بۆ ناکرێت بۆیە ئەمانە کاریگەری ڕاستەوخۆی گەرمی لەسەر کەسەکە و
لێ سەرەتایە ئەو کەسە کە بەر ئەو پلەگەرمی بەرزاکەوێ عرەقکردنەوەیکی زۆر لە لەشیا دروستە بێت بەڵام دوایی وردە و عرەقکردنەوەی کەمە بێتەوە کە کەم بۆ مەترسیەکان زیاترە بێت ئەمە مانای ئەوەیە کە پلەی گەرمی جەستی وردە زۆر بەرزە بێتەوە و حاڵەتمان هەیە کە پێڵێن بەرکەوتە بە گەرمی یاخود هیچ سترۆک کامە ئەگەری مردنی زۆرە واتە پلەی گەرمی لەشی ئەو کەسە کە ئێمە خۆی لە نۆرمەڵا 37.2 ئەگاتە ڕێژەی 40 و کەسەکە لانی بێتە هۆی لە دەستدانی هۆش و بیری ئەبێتە هۆی کرژبوونی ماسوولکەکانی لانی بێتە هۆی گەشکە و کۆمەڵێک حاڵەتی تر بەڕاستی بەهۆی گەرماوە کۆمەڵێکی زۆر لەو نەخۆشیانەمان هەیە کاگواتەکە گرێ ڤایرۆسی بن شکرێ بەکتریا بن و سەرکەترینیان و باوترینیان پەتای سکچۆن و ڕشانەوەیە کە دوو هۆکاری سەرکیمان ئەکرێ ڤایرۆس بێ ئەکرێ بەکتریا بێ و ساڵانە ئێمە ڕێژەیەکی بەرچاو لەو نەخۆشانە ئەبینین و داخلی نەخۆشخانە ئەکرێن و هەنێکیان ئەگاتەوەی کە ئەکەوێتە حاڵەتی خەتەرەوە ئەبێتە هۆی وەستانی گورچیلەکان ئەمە یەکێک لە نەخۆشی هەرە باوەکانە نەخۆشیەکانی تر نەخۆشی درمەکانە کە ئەویش درکەومێکوتەیە سوورێژێ بەتایبەت لە مەکتەبەکانە نەخۆشی مەلەخڕەیە نەخۆشی هەوکردنی پەردەی چاوە کە پێڵەن کۆنجەکتیڤایتس و لە هەمان کاتە نەخۆشیەکانی تریش بۆ نمونە وشکبوونەوە کە کاریگەری هەیە لەسەر گورچیلەکان کرژبوونی ماسوولکەکان و یەکێک لە نەخۆشی هەرە سەرەکیەکان کە ساڵانی ڕابردوو زۆر باسەکرا ئەویش نەبوونی نەخۆشی گرانەتایە کە لە سەرچاوی ئاوی پیسەوە گوێزێت و بەتایبەتیش لە وەرزی هاوینە ڕێنمانی کە وەزارەتی تەندروستیش بڵاوی کاتۆ ساڵانە پێویستەکە و کەسە لە کاتژمێر دەیبانیەوە تاوەکو 4 بۆ 5 عسر کە تینی تیشکی خۆر زۆرە و ستونیە و باشتر بەرکەوتنی ڕاستە و خۆت نەبێت لەگەڵ تیشکی خۆرە خۆ ئەگەر بوش ئەبێ و کەسە کۆمەڵێک ڕێنمایی هەیە تر جێبەجێ بکە یەکێک لەوانە بەکارهێنانی دژە خۆرە بۆ پێست و لەبەرکردنی جلێکی لۆکی کەمێک فشە یعنی بێت تۆزێک جلەکە سایزی گەورەتر بێت لە کەسەکە و نابێت جلی تەسک لەبەر بکرێ و لە هەمان کاتە ئەو خواردنەوەیەکی باش ڕۆژانە لە هەمان کاتیشە خۆپاراستن لەم نەخۆشیە درمانە کە ئەویش زوو دەست بشۆرێ بە ئاو بە سابوون و سەرچاوی ئاوەکە سەرچاوێکی ئاوی پاک بێت بەڕاستی لە هەمان کاتیشە ئەو کۆمەڵ گروپی کە باسمان کرد بەتایبەت ئافرەتی دووگیان و منداڵ و بەتەمەنەکان یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە و باشترە بە هیچ شێوەیەک ئیشی دەرەوەی ناوماڵەکان نەکەن و بەرکەوتیان لەگەڵ خۆرانە بێت و بۆ کەسانی کە بەتایبەت کرێکارەکان کە ڕاستەوخۆ بەرکەوتیان هەیە لەگەڵ خۆرا بە دڵنیاییەوە بێت داپۆشینی سەریان بەکارهێنانی کڵاوی تایبەت لەبەرکردنی جلی لۆکە و ئەو خواردنەوەی بەردەوام ئەمانە زۆر گرنگن بەڕاستی.